سڵاو کاتتان باش لەگەڵ هاتنی کوتان ڤاکسینی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لەلایەن لیژنەی باڵای بەرەنگاریبوونەوەی کۆڕۆنا لەلایەن ژووری ئۆپراسیۆنەوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بە هەموو شێوەیەک داوا لە هاوڵاتیان و لە پەرمانبەران دەکرێت کە سەردان بکەن و ئەو ژەمە ڤاکسینە وەرگرن بۆی خۆیان پارێزن و ئەم دۆخی ئێستاتەیدا هەن کە دۆخێکی بەترسیداس دار پێی ناوی دەبن. ئەم ڕۆژێکەمە یەکەمین ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە ڕەنگە لەلایەن هەندێک هاوڵاتیانەوە هەندێک هاوڵاتیانش پرسیارەوە دەکەن ئایا وەرگرتنی ژەمە ڤاکسینەکە ڕۆژوو دەشکێنێت یان نا. من ئێستا لەگەڵ شێخ نیازی قشبەندی سەرۆژی هەولێری لقی یەکێتی زانایانی ئاینیم لەگەڵا مامۆستام کاتت باش. هاوڵاتیان زۆر دەپرسن کە ئایا ئەم ڤاکسینە لە کاتی بۆ ڕۆژووبووندا ڕۆژوو دەشکێنێت یان نا. سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان درود و سڵاو لەسەر گیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. طبعا وەرگرتنی هەر ڤاکسینێک نەکە ڤاکسینی کۆڕۆنا بە شێوەیەکی گشتی ڕۆژوو ناشکێنیت لەبەر ئەوەی چوارچێوەی یان داڕشتەی ئەو شتانێک کە ڕۆژی دەشکێنیت بریتێ لەوەی خواردن یان خواردنەوە لە یەکێک لە مەنفەز و ڕێگا ئاساییەکان و احتیاجەکانی کە لە بەدەنی مرۆڤ هەیە بیستە ژوورە مەسەڵەن بۆ نمونە لە دەم یان لە لوت یان لە گوێسکە لە باقی شوێنەکان تر کە چەند مەنفەزێکە ئەگەر شتێک خواردنێک یان خواردنەوەیەک یان دەرمانێک داخلی ناو مێشک بوو یان داخلی ناو زگ بوو ینی ناو بەطنی ئینسان بوو ئەوە ڕۆژەکە دەشکێنێ. بەس بە حکمێکە ڤاکسینەکە لەژێر پیسدا دەدرێت تەنانەگە لە دەماریش بدرێت ڕۆژەکە ناشێن مەسەڵەن بۆ من ئەو دەرزێکە لە دەمار دەدرێت یان مۆغەزێکە لە دەمار دادەندرێت ئەوانە ڕۆژیان پێ ناشکێنێت لەبەرەوەی لە شوێنی معتاد یان لە ڕێگای ئاسایی خۆی و عادەتی ناچنە ژوورێ. بۆیە ڤاکسینیش یەکێکە لەو داو دەرمانێک کە بەکار دەهێنرێت بەو ڕێگای کە بەکار دەهێنرێت بە هیچ شێوەیەک ڕۆژووی مانگی ڕەمەزانی پێ ناشکێت. مامۆستا جگە لە ڕۆژوو ڤاکسینەکە دەبێەوە پرسم ئەمڕۆ زەکات و سەرفترە دیاری کرا جگە لەو دیاریکردنەی مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی خێر و بەرەکەت و هاوکاری یەکترینە. ئێوە وەکو یەکێتی زانایان لە قیهولەت چیتان هەیە بۆ خەڵکی سەرمایەدار؟ والله سەرەتا سپاس خوا گەورە دەکەین کە لە شاری هەولێری ئێمە بە تایبەتی لە سەرانسەری هەرێمی کوردستان بەڕاستی لە ناو مسلمانان بە شێوەیەکی گشتی لە مانگی ڕەمەزاندا خەڵکی خوا پێدا و سەرمایەدار دەستڕۆیشت و خوای گەورە ڕەحم دەکات دڵیان دەبیتەوە. بۆ ئومێدمان وایە ئەو ساڵیش وەکو ساڵەکانی تر دڵیان ببیتەوە و دەستیان بیتەوە لە بۆ فەقیر و هەژاران چونکە ئەو ماڵێک کە خوای گەورە بە ئەوانی دایە حەقیقەتەن ئەوان تەنها و تەنها وەک دەڵێ کرێکارێکن یان سەرپەرشتیارێکن خوای گەورە دایتی دەستیوان ئەوان سەرپەرشتیکردنیان هەیە و ئیتر هەمووشی خوایە. بۆیە بە هیوای ئەوەم و داواکارم لە برا سەرمایەدارەکانمان لە خوا پێداوان کە لە مانگی ڕەمەزان دەرفەتێکە دووبارە ناوێتەوە بۆ خێر و سەدەقە و زەکات و ئەو چاکانێک کە ئەنجامی دەدەن چونکە لە غەیری مانگی ڕەمەزان کە خێرێک دەکەی خێرەکە مەسەڵەن یەک بەدەیە بەس لە مانگی ڕەمەزان کە یەک دینار دەبەخشی دەڕوا لە بۆ یەک لە بۆ 700 و زیاتریش. بۆیە ئەو مانگە فعلەن مانگی بەخشندەیە تکامان وایە لە سەرمایەداران لەو مانگە یعنی ئەسرین و فرمێژی چاوی هەژاران بسڕنەوە ئیداکە یەتیمان بێنەوایان بێنازان بێ سەرپەرشتیاران کەم ئەندامان کرێچیان قەرزداران ئەن بێش و کار و کەسابەتەکان کە دەبینین خەڵکێکی زۆر هەیە لەو سەردەمی ئێستادا کرێچیەوە خەڵکێکی زۆریش هەیە گەنجە خەریزە تەخەڕوجێکی لە تا ئێستاکە کارێکی دەست ناکەوێت ممکنە ڕۆژانە محتاجی بە چەند هەزارێک بێ مەسەڵەن لە بۆ باڵانسێکی مۆبایلی خۆی ناتوانێت یعنی حاجەتی خۆی جێبەجێ بکات. بۆیە هیوادارم یعنی هەموو ئەو تەرەفانە هەموو توێژانە لە بەرچاو بژیرێن بە دڵنیاییەوە ئەوەی کە ماڵی خۆی دەبەخشیت خوای گەورە وعدیدایە ئەگەر کەسێک ماڵی خۆی بەخشی ئیلا خوای گەورە ماڵێکی باشی لە بۆ دێنێتە شوێن و تعویزی لە بۆ دەکات لە دنیایەوە لە بۆ قیامەتێش ئەو خێر و پاداشتە گەورەی کە دەستی دەکەوی پێی لە مەیدانی مەحشەر ڕزگار دەبێت حیسابی ئاسان دەبێت لە فەردی سرات پێ دەپەڕیتەوە لە ئاگری جەهەنەم ڕزگاری دەبێت بە بەهەشت شاد دەبێت. هەموو ئەوانە دەکرێت بە سەرفکردن و بە بەخشینی ماڵی کە خوا پێی بەخشیوی لە پێناوی خوا بیبەخشی ئەو سەرفرازیانە بەدەست بهێنێت. مامۆستا دوا پرسیارم دەبێت چکە نوێژخوێنان چاوەڕێ دەکەن پێش ڕەمەزان مامۆستایانی ئاینی و نوێژخوێنان داوای ئەوان دەکرد دەرگای مزگەوتەکان بکرێن و ئێستا دەرگای مزگەوتەکان کراونەوە لە مانجی ڕەمەزان
ئێوە وەکو مامۆستایانی ئاینی چۆن نوێژخوێنان ڕێنمایی دەکەن بۆ خۆپارێزی؟ لە دوێنێشەوە کە دەستمان بەکردن نوێژی تەراویح کرد داوامان لە نوێژخوێنان کرد تکایە پابەند بن بە بەستنی ماسک بەهێنانی بەرماڵ بە شوشنی دەست نوێژ لە ماڵەکانتان بە مەسافەی نێوانتان دووری لە نێوانتان نەکردنی مستافحە و دەست لە ملانێکردنی یەکتر خۆتان بپارێزن بە ئامانجیەوەی هەم تەندروستی خۆتان و هەم عایلە وچکە کە دەگەڕێن ناو ماڵەکانی خۆتان ناو ماڵ منداڵتان بۆی ئەوە لەگەڵ خۆتان ڤایرۆس نەبنەوە ماڵ و لەگەڵ خۆتان ڤایرۆس نێن نەمزگەوت هەم بۆ پاراستنی سەحەتیان و هەم بۆ پاراستنی پێگە و شوێنی مزگەوتی شوازیبی مسلمانانە پابەند بن بەو ڕێنماییانەی کە دەبنە هۆکار و سەبەبی پارێزگاریکردن هەم لە سەحەتی خۆیان هەم لە مزگەوت و لە ئەو گرنگونەیە کە لە بۆ خوداپەرستی عیبادەت و لە بۆ شکۆ مقدساتی مزگەوت. سپاس کات بکەیت. سپاس دەگەڕم وڵاتان ئەوەی گوێتانێ بوو شێخ نیاز نەقشبەندی باسی لە ئەوە کرد کە کوتانی ڤاکسینی کۆڕۆنا ڕۆژ و ناشکێنێت و باسی لەوە کرد کە چۆن نوێژخوێنان ڕێنمایی دەکات لە کاتی بەڕێوەچوونی نوێژەکان.